جارێکی تریش دەسەڵاتداران و هەروەها ڕاستڕەوەکان لە تورکیادا لە هەوڵی داخستنی لایەنێکی سیاسیدان کە خاوەنی چەندان ملیۆن دەنگە. پێشتریش بەردەوام لایەنەکانمان داخراون و دواتر لایەنێکی نوێ دامەزرێنراوە، هەمیشە بە ئەزموونێکی بەهێزترەوە لێی هاتوونەتە دەرەوە وە گەشەمان کردووە و خۆمان سەلماندۆتەوە. ئەگەر بێت و ئەم لایەنەمان دابخرێت یان ئەگەر داش نەخرێت، هەدەپا هەڕێبەرایەتی پێشەنگانی خۆی دەکات لەسەر هەموو ئاستەکان لە شەڕی سیاسی و دیموکراسی خۆیدا و بەهێزتریش دەبێت و زیاتریش گەشە دەکات و زیاتریش پەرەدەسێنێت. ڕێبەرانی سیاسی هەدەپە ئاماژە بەوە دەکەن ئامادەن بۆ هەموو ئەگەرێکی نەخوازراو. ئەگەر هەدەپیان داخست ئێمە لە سیاسەتکردن دەوەستین بەبێ هیچ گومانێک نا، چونکە زۆر ئەڵتەرنەتیڤی ترمان هەن و هەر هەمووشیان ئامادەن لە بەردەمماندا. پلانی دووهەم و سێهەمیشمان ئامادەن. هیواداریشم نەگاتە ئەو شوێنەی کە پێویست بکات بەکاریان بهێنین. هەدەپە شەڕی بەهێزی خۆی دەکات لەسەر بنەما دیموکراسیەکان. ئەم هەنگاوەی دەسەڵاتدارانی تورکیا هاوکاتە لەگەڵ لێدوانی گەورە کاربەدەستانی وڵاتەکەدا بۆ چاکسازی. ئامانجەکەمان لێرەدا تۆکمەکردنی ڕەهەندی سەروەری یاسایە لەسەر بنچینەی مافەکانی مرۆڤ بە شێوەیەکی ڕێکخراوانە پێداچوونەوە بە یاساکان و جێبەجێکردنیاندا دەکەینەوە و هەموو ئەگەرێکیش بەهێند وەردەگرین. جاوت وێژەکەمان لەگەڵ یەکێتی ئەوروپادا خێراتر دەکەین، بە تایبەتیش لەسەر و دۆسیانەی کەوەها چاوەڕوان دەکەین ڕۆبەڕوویان ببینەوە، وەکو دۆسیای ئازادکردنی ڤیزا. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەنامەی ئەم هەفتەیەمان تەرخان دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەر هەدەپە لە تورکیادا. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر کرمانج گوندی مامۆستای زانکۆی تەنەسی ستەیت لە ئەمریکا دەکەین و هەروەها دکتۆر جەبار قادر پسپۆڕی کاروباری سیاسی تورکیا. دکتۆر کرمانج، دکتۆر جەبار، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر جەبار لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئەڵبەتە بۆ خۆت دەزانی هەدەپە هەر ئەوە نییە کە بڵین لایەنێکە تەنها سەر بە کوردانە، بەڵکو لە سەرانسەری تورکیادا کاری سیاسی خۆی دەکا. ئەمە چەندێک دەبێت بە تەگەرە لە بەردەم ئەو هەوڵەی دەسەڵاتداران و هەروەها ڕاستڕەوەکان لە تورکیادا دەیدەن بۆ داخستن یا قەدەغەکردنی هەدەپە. بەڵێ بکاتان باش، ئەوەی ڕاست بێکاک بەڵێن هەدەپە ڕاستە بە دروشم و بە وتاری سیاسی زۆر هەوڵی داوە پارتێک بێ بۆ هەموو پانتایی تورکیا، بەڵام ماوەتەوە بەو شێوەیەی کە زیاتر وەکو پارتێکی بڵێن کوردی یا پارتێکی لایەنگر لە داخوازیەکانی کورد پێناسە بکرێت و 8 پارتی پێش ئەو داخرا و پێم وایە حکوومەتی تورکیا بە تایبەتی حزبەکەی ئەردۆگان و ئەردۆگان خۆی با هاوکاری لەگەڵ مەهاپەدا هەوڵی ئەوادەن ئەو حزبەدا بخن و ئەمەیان بۆ دەچێتە سەر چووکە کارێکی زۆریان کردووە. بۆ نمونە سیستەمی دادوەریان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردووە. زیاتر لە 4500 دادوەریان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لابردووە. زیاتر لە 11,000 لایەنگری خۆیان لە سیستەمی دادوەریە جێگە کردووەتەوە. زیاتر لە 2500 دادوەریان خستوتە زیندانەوە. هەموو ئەمانە هەڵبەتە بە تۆمەتی ئەوەی کە لایەنگری فەتحوڵڵاه گولەن و ئەمانەن. هەموو ئەو تۆمەتانەی کە داواکاری گشتی داوێت تێپاڵی هەدەپە بەڕاستی بناغەیەکی نەقانونینە ئەوەیان هەیە. بۆ نمونە دەڵێ هەدەپە نەیتوانیوە خۆی دوور بخاتەوە لە ڕەوتی جودایی خوازی لە کاتێکدا هەموو گوتاری سیاسی هەدەپە و ئەوانی تریش ڕێکخراوەکانی تریش لە باکووری کوردستان باسی لە جیابوونەوە لە تورکیا نەکردووە. بە پێچەوانەوە ئەو ڕخنەیەی کە لێیان دەگیرێ ئەوەیە کە داوای جیابوونەوە ناکەن. بۆ نمونە لایەنێکی تری ئەڵێ ئەمانە واز لە ئایدیۆلۆژی مارکسیزم لێنینزم لایەنن و باس لە هینەکە، باس لە شتێکی زۆر سەیرەکە بەوەی کە لە دەستوری تورکیادا دروستکردنی حزب لەسەر بنەمای ئاینی و ئەتنیکی قەدەغەیە. لە کاتێکە هەموو کە سێرزانێ داد و پارتی داد و گەشەپێدان حزبێکی ئاینیە ئیخوان موسلیمینە کە ڕێکخراوەیەکی دنیاییەوە هەرچی
ڕێکخراوی ئیسلامی تندڕەو هەیە لە باخەڵی ئیخوان موسلیمینەوە هاتوۆتەکایەوە قاعدەیە داعشێکی ئەمانە هەموویان لە سەرەتایە لە ئیخوان لە برایانی موسڵمان بوونە دوای ئەوە جیا بوونەتەوە و ڕێکخراوی تونتریان دروست کردی. تۆمەتە سەرەکیەکە ئەوەیە کە بڵێن وەکو باڵێکی سیاسی پارتی کرێکارانی کوردستان کار دەکات، بەڵام ئەمانە یەک ڕاستی لە پێش چاو ناگرن، ئەوش ئەوەیە ئەم دوو پارتە و کۆمەڵی پارتی تریش ئەمانە لە چوارچێوەی داخوازیەکانی مافی کووردا کار دەکەن، لەبەر ئەوە بۆچوونەکانیان لە زۆر شتایەک بگرێتەوە نابێ ئەوە لێک بدرێتەوە کە ئەمە وەکو دەڵێ فەرمانەکانی لە پارتی کرێکارانی کوردستانەوە وەردەگرێ یان بەشێکە لە پارتی کرێکارانی کوردستان. ئەمان هەم گۆڕەپانی چالاکیەکانیان هەم دروشمەکانیان هەم داخوازیەکانیان کۆیان دەکاتەوە بەوەی کە هەوڵەدەن ینی کورد کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا تووشی ئەو هەموو چەسانەوەی بووە بەشێک لە مافەکانی خۆی بەدەستبێنێ. لەبەرەوە ینی پێم وایە ئێستش کاردانەوەی ئەوروپا و کاردانەوەی دکتۆرەگەر یارمەتیم بی دواتر دێنە سەر ئەو کاردانەوانە، بەڵام ئێستا دەشوە لای دکتۆر کرمانج. دکتۆر کرمانج بەڕای تۆ ئەم هەوڵی کە ئێستا ئەدرێ بۆ قەدەغەکردن یا داخستنی هەدەپە لە تورکیادا چەندێک پەیوەندی بەو هێرشە لەشکریانەوە هەیە کە تورکیا دەیکاتە سەر هەرێمی کوردستانی عێراق یاخود دەیکاتە سەر ناوچە کوردنشینەکان لە سووریادا؟ بەلە چاوگرتنی مێژووی تورکیایە و داخستنی حیزبەکانی ئەو حیزبانەی کە هەدەپیان لێ دروست بوو، ئەوە ناگرێتەوە پەیوەندش ئەو تۆی هەبیتن بەو جەنگە لەشکریانەی کە لە نێوان حکوومەتی تورکیا و بەکەکە هەیە. منتەها پەیوەندێکی زۆری هەیە بە بەرزبوونەوەی داخوازیەکانی میلەتی کوردستانی لە باکووری کوردستانی لە تورکیایە و داخستنی ئەو حیزبانە. وەک دکتۆر جەبار لایەنێکی زۆر ڕۆشنی ئەو مۆزوعی ئاماژە پێکرد، من دەبێت جەخلایەنەکەی دیکەی هەدەپا بەخەمە بەرچاو لەوەی کە هەدەپا وەک حیزبێکی پرۆکوردی یاخود لە پێناوی وەدەسێنانی مافەکانی گەلی میلەتی کوردستانی دروست بوو بیتن بە هەندێک قۆناغدا تێپەڕیون. دوا قۆناغیان کە لەسەری ساغبوونەتەوە ئەوەیە ئەوانە داوای پێکەوە ژیان دەکەن کە شتێکی بەدید و بۆچین و پێکاتە و ئیمکانیەتی وان ڕێزی لە بۆدا بدرێتن لە حالەتێک ئەوان بەررەسی توانای خۆیان و سیاسەتی عنسوری تورکیایە و پشتگیری دۆزی کورد لەسەر ئاستی جیهانی دەکەن هاتوونەتە ئەو قەناعەتە. منتەها وەختێک ئەوانە داوای پێکەوە ژیان دەکەن، تەنیا شتێکە لە مەیدانی عەمەلی بەلایدا نەچوو بن ئەوەیە کە زەویدە سازی بکەن لە بۆ ئەو پێکەوە ژیان. ئەویش ئەو کارەکەی ئەندامانی هەدەپە لە جێگەی تری ژاماژەم پێکردێ کەسانی دلاوەر و دلێرن و زۆر بە غرورێکی نەتەوایەتی دەتەکرێ بڵێ داکۆکی لە مافی خۆیان لە وجودی خۆیان لە وجودی کوردی کوردستانی لەو بەشەی تورکیا لەو بەشەی کوردستانی لە وڵاتی تورکیایە دەکەن. منتەها لە وەختێک داوای پێکەوە ژیان دەکەن، ڕەفتارەکانیان گفتارەکانیان لە پەرلەمانی تورکیایە جۆرێک بووە کە بە هیچ جۆرێک یارمەتی ئەو دروشمە یاخود ئەو استراتیژەی ئەوانی نەدایە. چۆن دکتۆر کرمانج ئەگەر یارمەتیم بی چۆن ڕەفتارەکانیان جیاواز بووە لە ناو پەرلەمانە بە شێوەیەک بووە و لە دەرەوەی پەرلەمان بە شێوەیەکی تر ئەکرێ بە کورتی بۆ باسکەی مەبەستەوە نییە لە دەرەوە جۆرێک بووبی لە ناوەوە جۆرێک بووبی لە دەرەوە و لە ناوەوە یەک جۆر ڕەفتاریان کردیە. ئەوش عەرزت دەکەم ئێستاکان لە وەختێک ئەوانە داوای یەکسانی دەکەن زەوینە سازیان نەکردیە لە بۆ ئەوەی ئەو کۆسپەی یاخود ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی ئەو جوداییە ئەو تیژیە لە بینی ئەو دوو میلەتە ئەوانە هەوڵ بدەن کاری لەسەر بکەن نیان هێڵن داوا لە گەلی تورکیا میلەتی تورکیا تورک بکەن بە جۆرێک کە
ئێمە دەستی برایەتی درێژ دەکەین بە جێگەی ئەوەی هاتوونە لە پەرلەمان کوردستان لە ناودوی ئێمە بتەوێ یان نەتەوێ خەڵک چوونەتە سەرمان ئەوە تا تازە ئەمن بە تۆ دەسەلمێنم ئەمن کوردم ئەتۆ بتەوێ یان نەتەوێ ئەوانە بوونەتە هۆکاری ئەوەی ڕقەکە لە لای هەردوو لایەن زیاتر ببێت و لە هەمان کاتیش جۆرێک ڕەفتارە پێچەوانەی ئەو ئاماژەم پێکرد ئەو استراتیژەیە کە ئەوانە بە زمان قسەی لێوە دەکەن ئەوانە چۆن داوای یەکسانی دەکەن لە وەختێک هەتا ئێستاش بۆ یەک وشش بۆ یەک جاریش لە پەرلەمانی تورکایە نەیان وتووە ئێمە ئەوە تا دەستی برایەتی و دەستی یەکسانی و دەستی تەبایی و دەستی هاوژینی درێژ دەکەین لەگەڵ ئێوە دەبێ یارمەتیمان بدەن بە قۆناغی یەکەم ئەوڵ بدەن دەستکاری لە دەستوری عنسوری تورکایە بکرێت چونکە لە تورکایە دەڵێ هەر کەسێک جنسیە تورکایە هەوی تورکە کەواتە لێرانە زەوینەیەک نەماوەتەوە لە بۆ غەیرە تورک بچێتن لەگەڵ تورکدا بنیشێت چکە وجودی نییە ئەوانە کە دەڵێن ئێمە ئەتۆ بتانەوەیە ئێوە بتانەوەیە نەتانەوێ ئێمە هەین دەبێ ئەو واقعا لە ناو دەستوری تورکایە ڕەنگ بداتەوە ئەوەش کەی دەکرێتن لە حالەتێک دەکرێتن کە ئەوانە کۆششی سەرەکیان بەخەنە سەر ئەو بابەتە تا ئەو ڕۆژەی ئەو دەستورە عنسوریە لە تورکایە حاکم بیتن کەسانی وەکو ئەردوغان و ئەوەی دوای ئەویش دێن بە هەمان شێوە دەتوانن چونکە دەستوریان لە پشتا قانونی مەملەکەتیان لە پشتا دەتوانن درێژە بە هەمان سیاسەتی عنسوری بدەن بەڵام بۆ میلەتی ئێمە لە باکوور لە وەختە دەیەوێت گۆڕانکاریەکی ڕیشەیی لە سیستەمی قانونی سیاسی تورکایەدا بکاتن گەرەکە لە دەستورەوە دەست پێ بکات ئەم پێشم وایە بەکەکەش لە وەختێک سەری تیری لەگەڵ تورکایەیە دەبێت داوای ئەوە بکاتن دەستوری تورکایە دەستکاری لەگەڵ بکرێتن بۆ ئەوەی لە پلەی یەکەم ئەو زەوینەیە دروست بکرێتن کە بەڵێ ئێستا کە ئێمە دەتوانین وەکو دوو لایەنی سەرەکی لە تورکایە دابنیشین قسە بکەین بەرنامەیەک وەدۆزین بەرنامەیەک دابڕێژین بۆ ئەوەی چارەکی سیاسی ئاشتی بۆ گرفتی سیاسی قانونی لە تورکایە وەدۆزین. بەڵێ دکتۆر جەبار نەزان چەند هاوڕای لەگەڵ لێدوانەکان یاخۆ تێبینیەکانی دکتۆر کرمانجا بەڵام ئەگەر وابێ ئەم ڕۆژەی کە ئێستا بۆ هەدەفە دروست بووە وای لێ دەکا بکەوێتە بەردەم بیرکردنەوەیکی نوێ یا بەرنامە ڕێژیەکی نوێەوە یعنی ئەوەی کە هەوڵی دانانی دەستور دراوە بەڕاستی یعنی ئەزمونێک و مێژوویەکی زۆر دوور و درێژیە تەنانەت لێژنەیەک دروست کرابوو لە نوێنەری هەموو حیزبەکان بە هەدەفەشەوە بۆ ئەوەی دەستورێکی نوێ دروست بکەن دابنێن و کۆمەڵێک گۆڕانکاری تێدا بکەن بەڵام ئەو هاوپەیمانیەی ئەردۆگان لەگەڵ ئەو حیزبە ناسیۆنالیستە توندڕەوە وای لێ کرد هەموو شتەکان جیاکاری بکە ئێستا بەنسبەت تورکیاوە یعنی بڕیاری خۆی داوە دەیەوێت تەنانەت ڕێگەی ئەوەیش بگرێت کە حیزبێکی تر بە حکمی ئەوەی ئەزبوونێکیان هەیە 8 حیزبی تر پێش هەدەفە داخراوە و زوو پارتێکی تریان دروست کردوێتەوە ئێستا دەیەوێت 685 ئەندامی چالاکی هەدەفە قەدەغە بکە لە سیاستکردن بۆ 5 ساڵ بۆ ئەوەی ئەمانە کە ئەزمونێکیان هەیە و یەکسەر دەتوانن پارتێکی سیاسی نوێ لەژێر ناوێکی ترا دروست بکەن ئەو ڕێگەشیان لێ بگرێت لەبەرەوە پلانەکە زۆر وەکو دەڵێ فرەڕەهەندە بەڵام من پێم وایە لایەنێکی تری هەیە ئەوشەوەیە کە ئەم مەسلەیە نەختێک درێژە دەکێشێ بۆچی درێژە دەکێشێ چونکە بە پێی پەیڕەوی نێوخۆی پەرلەمان ئەگەر ژمارەی پەرلەمانتاران دابەزێتە ئاستێک ئەو کاتە ناچارن پەرلەمان وەکو دەڵێ هەڵبۆشێنەوە و پێم وان نییە ئەردۆگان هەوڵی ئەوە بداگە لەم حاڵەتەی ئێستایە کە وەکو دەڵێ شەعبیەتی حزبەکەی هاتووەتە خوارەوە باری ئابووری زۆر خراپە پەیوەندەکانی لەگەڵ زۆر وڵاتانە خراپە بۆ نمونە سبەی نێو دوو سبەی لوتکەی یەکێتی ئەوروپا دەبێت پێش 2 ڕۆژ وەزیرانی دەرەوە لە کاتی خۆیدا لە مانگی 12 مانگیاندا بوو بە تورکیا
کە هەڵوێستەکانی خۆی چاک بکاتەوە. تۆ دەبینی ئەوە چەند مانگێکە ئەردۆگان دەیەوێت خاوی بکاتەوە و کۆمەڵێک نەرمی دەنوێنێ و باس لە چاکردنی پەیوەندەکانەکە و لەگەڵ ماکرۆنا بە تەلەفۆن و ئەوە قسە دەکەنەوە بە ڤیدیۆ وەکو بڵێ قسە دەکەنەوە. بەڵام ئەمانە هەمووی ئێستا ئەوروپیەکانیش هەڵبەتە بۆ بەرژەوەندی خۆیان بۆ بازرگانی و بۆ مەسلەی ئاوارەکان لە مانگی 12 مانگیاندا پێی هەتا مانگی 3 دەبێت بە خۆیدا بچێتەوە هەڵوێستەکانی چاک بکاتەوە. ئێستا بڕیار وایە لە سبەی نێودوو سبەی بڕیار لەسەرەوە بدرێت تا مانگی 7 درێژ بکرێتەوە، واتە جارێکی تر دەرفەت دەدرێتەوە بە ئەردۆگان. و ئەو پرسیارە زۆر خۆی وەکو دەڵێت فەرز دەکات. ئەویش ئەوەیە مثلا تا ئێستا کە بڵین بایدن لەگەڵ ئەردۆگان قسەی نەکردووە، دەڵێ دەیانەوێ هەموو لایەک دەیانەوێ بزانن ئایا ئەم ئەردۆگانەی ئەم 1-2 مانگەی دوایی ئەردۆگانە ڕاستیەکەی یا ئەمە تەنها جۆرێکە لە سیناریۆیەک خۆی وا پیشاندا گۆڕاوە و شیوەوە، بەڵام کە شتەکانی بەدەستێنە جارێکی تر بگەڕێتەوە سەر سیاسەتەکانی خۆی. بەڵام دکتۆرە گەریانمەتی بەیانی ئەمە نابێتە ڕێگرێک لە بەردەمەوەی ئەو پرسیارەش بکرێ لە بەرامبەر ئاواها ڕەوشێک لە ناو تورکیادا کۆمەڵگەی نێونەتەوەی بەگشتی و بەتایبەتیش جیهانی ڕۆژاوا بە ئەمریکاشەوە جۆرێک لە وەڵامدانەوەی چیان نییە بۆ ئەم ڕەفتارە ناوخۆیانەی تورکیا، کاردانەوەیکی ئەو تۆیان نییە. بە لای دکتۆر کرمانجەوە دەست پێ بکەین. دکتۆر کرمانجە بەڕای تۆ بۆ ئەگەر ئیجازەم پێ بدەیت کاکە بڵێن شتێک بڵێم لەسەر و فەرمونەکانی دکتۆر جەباری لەبارەی ئەوەی کە تورکیا دەیەوێتن کۆرس دروست بکاتن لە پێش دروستبوونەوەی حزبێکی دیکە لە ئانی داخستنی هەدەفە بە حکمیەوەی ئەو ئاماژەی 600,000 کەسەکە یا 600 ئەندامانی چالاکی هەدەفە بواری کاریان پێ نەدرێتن چینی. ئەو شتانە ئەم بڕوا دەکەم لە دی لە ڕووی تەکنیکی لەوانەیە کارێگەری هەبێتن، منتەها ئەوانە کە لە کاری سیاسی قەدەغە دەکرێن، بەڵام خۆ لە پشتی پەردە ئەوانە هەموو ئازادیەکیان هەیە لەگەڵ ئەو ئەندامانە نوێیانەی کە دێن و حزبێکی تر دروست دەکەن هاوکار بن. و لە هەمان کاتی جدا لەوەش ئەوانە بۆ خۆیان دەستنیشانی ئەو ئەندامانە دەکەن کە ئەو حزبەت دروست بکەنەوە و لەسەر هەمان نەمەت و استراتیژی هەدەفە بڕۆن. لەبەرانێ منەوە ئەوە بە گرفتەی ئەو تۆ نابینم و تورکیاش زەحمەت بۆ خۆی دروست دەکاتن، زیاتر وەختەکە بە هەدەر دەداتن لە چاوگرتنی پرۆسێسی سیاسی بینی میلەتی کورد و ڕژێمی تورکیایە دەنا ئەو شتە چارەیەک ناکا. بەڵام لە دیدی کەسانی شۆڤێنیزم فاشست هەموو جۆرە کارێک کە بۆ زەڕەیەکی زەرەر بگەینی تا لایەنی دیکە ئەوانە پێشوازی لێ دەکەن. ئەردۆغانیش لەو بارەیە درێغی نەکردووە. بێنە سەر پرسیارەکەی من کاردانەوەی نێونەتەوەی لەسەر ئەم جۆرە هەڵوێستانەی تورکیا لە ناوخۆدا زۆر کەمن. زۆر بە کورتی دکتۆر کرمانج فەرموو. وەک ئاماژەت پێکرد کاکە بڵێن ڕنگدانەوەکان زۆر لاوازن بە شێوەکی ئەو تۆ نەبووە کە هیچ بە هیچ جۆرێ ڕژێمی تورکیای هەست بە وشارێکی ئەو تۆیی بکاتن لە بەرامبەر داخستنی هەدەفە. بەڵام ڕۆژاوا بە شێوەکی گشتی ئەمریکا چی وڵاتانی ئەوروپا گرفتی گەورەتریان هەیە لەگەڵ ئەردۆغانی لەگەڵ حکوومەتی ئەردۆغانی. من پێم وانە ئەو تەکتیکەی ئەو ئەردۆغان دەیکاتن بەو جارە بۆ کار بیتن لەوەی کە ئەوانە بێدەنگن، ئەوەی کە دەیەوێت جارێکی دیکە لاپەڕێیەکی دیکە بە قەولی خۆی بکاتەوە لەگەڵ سەرانی تورکیا سەرانی ئەوروپایە و ئەمریکایە. ئەو مرۆڤە لە بواری سیاسی کارتەکەی سوتایە، منتەها وەکو ئاکتۆپوس دەستی بەسەر جونگەکانی ئیدارەکردنی مەملەکەت لە تورکیادا گرتیا. دەنات ئەمریکا دەمێککە بە دوای بەدیلێکدا دەگەڕێ. بایدن زۆر بەڕاشکاوی گوتوویەتی ئێمە
دەبێت لە بەرامبەر ئەردوغانێ بە توندی هەڵوێز نیشان بدەین و لەگەڵ ئۆپۆزیسیۆنی داخلی ئەلبەتە تورکی کار بکەین و ئەوەی بە جۆرێک زەوینە سازی بکەین کە ئەو مرۆڤە لە هەڵبژاردننی ئایندا نەکە جارێکی دیکە حکومە دەستێنیتەوە. دکتۆر جەبار جەنابەت وەڵامت چیە بۆ پرسیارە کاردانەوەکان؟ دەڵێم بەرژەوەندەکان دوێنێ پێرێ وەزیری دەرەوەی ئەمریکا بە شانۆباڵی تورکیا هەڵدەدا دەڵێ هاوپەیمانێکی استراتیژی زۆر گرنگە بۆ ئێمە و ئێمە کاری لەگەڵدا دەکەین و بەردەوامە بین. یەکێتی ئەوروپا دەڵێ ئەوەی کە بەرپرسیار بوو کە راپۆرتێک دەربارەی تورکیا ئامادە بکات دەڵێ شتی باش ڕۆیانداوە و شتی خراپیش ڕۆیانداوە و ئێمە راپۆرتمان بۆ سەرانی یەکێتی ئەوروپا ئامادە کردووە. بەڵام نسبەت ئەوروپا و خاڵی هەرە سەرەکی کە زۆر نیگەرانیان دەکات مەسەلەی هەڵوێستی تورکیایە بەرامبەر بڵێ مەسەلەی ئەو ئاوارە پەناهەندە کە دەرگایان بۆ بکاتەوە و بە لێشا و ڕوو لە ئەوروپا بکەن. ئەمە خاڵی هەرە مەترسی گەورەیە تەنانەت ئێستا باس لەوە دەکرێت کە جارێکی تر ئەو ڕێکەوتنەی کە کاتی خۆی کراوە 6 ملیارد یۆرۆیاندا بە تورکیا بۆ مەسەلەی بەخێوکردنی ئاوارەکان ئێستا جارێکی تر تازە بکرێتەوە و تورکیا بە ڕسمی داوای ئەمەی کردووە و لە هەمان کاتە تورکیا ئەوەی نیشانداوە بۆ نمونە لەگەڵ یۆنانە لەگەڵ یۆنان و قبرسا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست هەندێک نەرمی نواندووە بەرامبەر بە ڕووداوەکانی لیبیا نەرمێکی زۆری ئەمە بۆ ڕازیکردنی فەرەنسایە بە پلەی سەرەکی چکە فەرەنسا لەمەیە زۆر هەڵوێستی توندا و ئێستا دەست کراوە بەوەی کە کرێگرتەکانی سووری کە بڵین ئەردۆگان هێنابوونی بۆ لیبیاوە هێواش هێواش پەشێکیان دەکشێننەوە و هەموو لایەک باسەوە دەکەن کە دەبێت تورکیا هێزەکانی بکشێنێتەوە. تورکیا دەیەوێت بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا ئەوانە بە تایبەتی لە بواری پیشەسازی جەنگیدا وابزانم جەنابەت باس لەوەش دەکەی لە پرۆگرامەدا بەوەی کە فشارەکان و هەڕەشەی گەمارۆدان و ئەوانە نەیترسێن. ئێستا حەسار ئەی و حەسار ئۆ و حەسار دەبلیو چی و ئەوانە بە بۆچوونی بەرپرسانی پیشەسازی جەنگی دەبێت جێگەی پاتریۆت و S400 بۆ تورکیا بگرنەوە و بە پێچەوانەوە تورکیا ببێ بە وڵاتێک کە چەک بەخ ئەوە دێنە سەرەوە بەڵێ خەریکە بۆیە یادی بەڕاستی دیمەنەکان زۆر تێکەڵاوە ئەوانیش هەوڵەدەن هەرچی کاتیان بەدەستەوەیە بەکاری بێنن بەڵام لە هەندێ لاوە وا هینە بێ بەڵام لەو لاوە مەترسێکی گەورە هەیە کە ئەو ڕێککەوتنەی لەسەر ئیدلیب بۆ ئەوانە کردبوویان کە هەڵبوەشێتەوە. ئێستا رووسیا دەستی کردوێتەوە بە بۆردۆمانکردن، سووریا دەستی کردوێتەوە بە پەلاماردان و هەڵوێستی لەم بارەیەوە لاوە. بەڵێ مادەمەکی ئێمە قسەمان لەسەر کاردانەوەکانە پێویستە بڕێکیش باز لە کاردانەوە ناوخۆیەکان بکەین. ئەڵبەتە لە ناو تورکیادا بە تایبەتیش لە ناوچە کوردنشینەکاندا کاردانەوەیەکی زۆر هەیە بەرامبەر بە داخستن یا قەدەغەکردنی هەدەپە. ئەگەر هەدەپە دابخرێت لایەنێکی تر دروست دەکرێت. کورد شکۆی خۆی هەیە و تا دوهناسە بەردەوام دەبێت لە پشتیوانی ئەم ڕێبازە. هەدەپە ینی خەڵک و خەڵکیش ئەوە تا لێرە هەمیشە ئەوە دەبیستین کە خواستی خەڵک بە سندوقەکانی دەنگدان ئەژمار دەکرێت. ئەی بۆ ئێستا بۆ ئێمە وەها نییە. لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا وها لەم هەوڵەی دەسەڵاتداران و هەروەها ڕازڕەوەکانی تورکیا ناڕوانرێت کە هەوڵێکی یاسایی بێت. لایەنێک دەیەوێت لایەنێکی دیکە قەدەغە بکات تا لە دەسەڵات بمێنێتەوە. ئەمە نەکارێکی ئەخلاقیە و نەڕەفتارێکی مرۆڤانەشە. نەک هەر کورد بەڵکو هیچ لایەنێک نابێت ئەمە قبول بکات. بۆ دەنگدەرانی کوردیش وەکو خۆیان ئاماژەی پێدەکەن ئەزمونێکی زۆریان هەیە لەگەڵ ئەم جۆرە هەوڵانە و کاریگەریەکەشی بە جۆرێکی تری ئەرێنی دەکەوێتەوە بەسەریانە. هەدەپە تەنێ پارتی بجارکی ناتێگرتنێ نەوێ ئەو کێ پڕ دەرباسکرێ بێ سورێجێ بێ پێواژۆیە ji ber wî awayê HDP bêgirtinê zî elbette ew ê çarekî din ê bê dîtin û gava HDP bêgirtin hêza me ew ê daha zî bilind bibin.
دکتۆر کرمانج بەڕای تۆ ئەو نەورۆزەی کە لە شاری ئامەد یا دیاربەکر بینیمان ئەکرێ ئەمە وەکو وەڵامێک بۆ ئەو هەوڵەی دەسەڵاتداران و ڕاستڕەوەکانی تورکیادا بنرێ بۆ داخستنی هەدەپا؟ کوردستانی لەو بەشەی کوردستانی هەمیشە لە ئاست داخوازیەکانی خۆیان چۆگەستور بووینە لە بەرامبەر تورکیای. مەسەلەی نەورۆز وەکو جەژنێکی نەتەوەیی ڕیشەداری باستانی ئەوانە لە وەختە حقیقەن ئەو شتێک کە ئاماژەت پێکرد دەبێت ڕێی زۆری بچیتێکە ئێوە هەرچی بکەن ئێمە لە وجودین وەنتەها داخستنی ئەو جۆرە ئەو حیزبە و ئەو جۆرە درێژەدان بەو جۆرە سیاسەتە لە دژی داخوازیەکانی میلەتی ئێمە لەو بەشەی کوردستانێ کارێگەرێتێکی ئەو تۆی نابیتە. ئەوە پێم وایە ئەو نەورۆزە کەمترین و بچووکترین ڕەنگدانەوە بوو لەلایەن میلەتی ئێمە لە بەرامبەر ئەو سیاسەتی تورکیایە دەکرێتن. پێم وایە لە بواری ڕێکخراوەیی هەدەپە یا خودە حزبێکی ئەوەی دوای ئەو دێتن دەبێ ئەو میلەتە زیاتر ڕێکخراو بکاتن. بۆ نمونە وەختە یەکەم جار مایەری شارەوانی دیاربەکری دادا زیندانی کرد، ماوەیەک هەڵوێستەی کرد حکوومەتی ئەردۆغانی. زانە چ کاردانەوەیەک دەبیتن لەلایەن خەڵکی دیاربەکر بە شێوەکی گشتی خەڵکی کوردستان هیچ نەبوو. هێواش یەکگرتنی هیچ کاردانەوەیەک نەبوو. ئەوە گرینگە لەو ئەزمونە تاڵە شتێک فێر ببن لە ئایندا گەشتێکی ئاواڕوویدا برژێنە ناو خیابانەکان لە وەختێک ئێمە خەڵکی ئەو شارە ئەو کەسەمان هەڵبژاردووە باوەڕی خۆمان پێداوە کە نوێنەرایەتی ئێمە بکاتن لە شارەوانی ئێوە ناتوانن لای وەختێک لاشی دەبن ئەوانە ئەگەر بە جددی و بە شێوەکی بەردەوام خۆنیشاندان بکەن ئەمن پێم وایە وا لە حکوومەتی تورکیای دەکات چ ئەردوغان بیست حزبێکی دیکە بیتن هەڵوێستەیەک بکاتن لەسەر ئەو جۆرە کارانیان. بەڵام تا ئەوەی ئەوانە بێدەنگ بن ئەوان یەک بە یەک بیان هاوێن لە زیندانی لە نەتیجە ئەو قەیرانە سیاسیە ئەو بۆشایە سیاسیە دروست دەبیتن لەوانەیە چەند ساڵێکی بێتن هەتا جارێکی دیکە بکەوێتەوە سەرنەمەت و شێوەی خۆت. دکتۆر جەبار هەروەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەمان پێکرد ئەمە هەوڵەکە لایەن دەسەڵاتدارانی تورکیاوە ئەگەر بە ڕاستەوخۆش نەبێن ناڕاستەوخۆ بەڵام هەوڵێکی ڕاستەوخۆی ڕاستڕەوەکانە لە تورکیادا. لێرەدا چەپەکان لە تورکیادا چ ڕۆڵێکیانەیە دەتوانن چی بکەن؟ بەڕاستی شتێکی وا ناکەن. هەندێک ئەو حزبە تازەکان کە دێن بۆ ئەوەی هەندێک لایەنگر بۆ خۆیان پەیدا بکەن هەڵبەتە هەموویان نیگەرانن لەم سیستێمە دیکتاتۆریە لەم پاوانخوازیەی دەسەڵات کە ئەردۆگان و حزبەکەی هەیەی. بەڵام تۆ سەیری کە ئەمڕۆ کۆنگرەی حوتەمی ئاک پارتی بووە 1400 دەکەم نووسی بووە ینی 1428 ئەندام ئامادەی کۆنگرەکە بوون بە یەک دەنگ جارێکی تر دەنگیانداوەتەوە بە ئەردۆگان کە سەرۆکی حزبەکە بێت. ئەلبەتە ئەمە هەموو دیکتاتۆرێک دەتوانێت ئەم سیناریۆیە دەرخا سەدام 100% دەنگی دەهێنا بەشار ئەسەد بە هەمان شێوە. بەڵام ئەمە شتێکت پێ دەڵێ هەرچەندە دەنگی جیاواز هەبێ هەرچەندە ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەیە هەرچەندە هەدەپە وەکو بەشێکی گرنگی ئۆپۆزیسیۆن ئەمەیە وای لە ئەردۆگان کردووە کە دەیەوێت ئۆپۆزیسیۆن لاواز بکات چونکە ئەو پلانی هەیە. ئەمڕۆ لەو کۆنگرەیە باس لە دانانی دەستورێکەکە خەڵکێکی زۆر ڕەنگ دڵیان پێخۆش بێ کە دەستورێکی تازەیە بەڵام من پێم وایە دەستورێکی زۆر جیاواز لەوەی کە خەڵک چاوەڕوانێکە ئەردۆگان خۆی بۆ ئامادەکە دەستورێکە کە هەرچی مۆرکی ئەلمانیەت هەیە لە کۆماری تورکیا نەیهێڵێ بە بۆنەی 100 ساڵەی کۆماری تورکیاوە
دەستورێک بێنێتە کایەوە کە دەستوری ئیخوانی موسلیمینە کە دەستورێکە بچووکترین ئازادیەکانی تێدا نەمێنێ هەڵبەتە پارتە سیاسەکانی تر بە تایبەتی جەهەپا و هەدەفە بە پلەی یەکەم ئەی پارتی و پارتەکەی عەلی باباجان و داود ئۆغڵوش ئەمانە هەموویان نیگەرانیان هەیە بەڵام پارتە تورکیەکان هەموو پارتە تورکیەکان بە هەستیاریەکیان هەیە بەرامبەر بە هەدەفە چونکە نایانەوێت بە هیچ شێوەیەک دەزانن نزیک بوونەوە لە هەدەفە دەنگەری تورکیان لێ دوور دەخاتەوە چونکە 100 ساڵە ئەم گەلە بە هەستێکی شۆڤلینی نەتەوە پەرستی بەکاردێ یعنی پەروەردە دەکرێت کە یعنی شتێکی زۆر تایبەتیە لە دنیا نییە مرۆڤی تورک هەیە کە دەیان ساڵە لە وڵاتانی ئەوروپا دەژێکەچی کە باسی بڵێ کوردم یا کوردستانە یەکسەر پێی هین دەکرێت لەبەرەوە ئەو پارتە من باوەڕ ناکەم هیچ ڕۆژێک جەهەپانە هیچ پارتێکی تر بۆ نمونە لە بەرەیەکدا لەگەڵ هەدەفە یا هەر پارتێکی تری لەو چوارچێوەیەدا پەیدا بێ ئەوە ڕێککەوتنیەکی وا دەکەن بۆ نمونەوەکو ئەوەی لە ئەستەمۆڵ کردیان لە ئەنگرانی هەدەفە دەنگ بدەن بە نوێنەری جەهەپا شتی وا ممکنە بکرێت لە ئەزمیر کرا لە ئەستەمۆڵ کرا بەڵام بەوەی بە ئاشکرا و لە پێش چاوی بیرروڕای گشتی تورکە هیچ پارتێکی تورکی بەداخەوە جورئەتی ئەوەی نییە کە نزیک بوونەوەیەکی دروست لەگەڵ هەدەفەیە بکە هەڵبەتە وەکو چۆن تورکیا لە ناوخۆی وڵاتەکەدا ڕۆبەڕووی ژمارەی کێشە بۆتەوە لەسەر ئاستی نێونەتەوەییش بە هەمان شێوە ئەوە نهێنی نییە کە جیاوازیمان هەیە لەگەڵ تورکیادا بۆ نمونە لەسەر موشکی S400 یان ژمارەیە کردداری تری کە کراون وەک ئەوانەی ڕۆژهڵاتی دەریای ناوەڕاست ئەوەش نهێنی نییە کە تورکیا دەمێک کە ئەندامە و هاوپەیمانێکی بە نرخیشە و خۆشم لەو بڕوایدام بەرژەوەندیەکی گەورەمان هەیە بەوەی لە ناتۆدا بمێنێتەوە بڕوایشم وایە لە بەرژەوەندی تورکیاشە لە پەیوەندی بە هەندێک لەم دۆسیانەوە ناتۆ سەر و سەودایەکی کاریگەرانەی لەگەڵدا کردوون و میکانیزمی نزمکردنەوەی ئاستی کێشەکانی بەکارهێناوە و ئەمەش خاڵێکی ئەرێنیە و پێویستیشە بەردەوام بین و بە دڵنیاییشەوە بەردەوام دەبیت بەهۆی زۆر دۆسیەوە ئەنکەرە ڕوویخۆی لە رووسیا کردووە ئەلبەتە ئاماژەکانی ژەوە نیشان دەدەن کە هەروادێ و زیاتر لە جیهانی ڕۆژاوا دوور دەکەوێتەوە ئەو دیالۆگە بابەتیەی لەگەڵ هاوڕێش کۆمەندم سەرۆکی رووسیا دەیکەین هەرتەنها ڕۆڵێکی سەرەکی نییە لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا بەڵکو بۆ پاراستنی ئاشتی و سەقامگیری ناوچەکەش ڕۆڵێکی سەرەکیانەی هەیە لە لیبیاوە بۆ ناگۆڕنەوە کەرەباخ لە سووریاوە بۆ دۆسیەکانی تریش توانیومانە بەرەنجامی هاوکاریەکانی تورکیا و رووسیا لەسەر زەوی ببینی مۆسکۆ دەستی کردووە بە پرۆژەیەکی نوێی ناوچی بۆ کۆماری تورکیا جێبەجێکردنی سەرکەوتوانەی ئەم پرۆژە پێشەنگە بەبێ زیادەڕەویکردن هەرتەنها نابێتە مایەی بەرزبوونەوەی ئاستی هاوکاریە دوولایەنەکەی نێوانمان لە بواری وزەدا بەڵکو بەگشتی بەشداریەکی ڕاستەقینە دەبێت لە هاوبەشیەی فرەڕەهەندی رووسایی و تورکیادا و هەروەش بۆ گەشەکردنی دۆستایەتی و تێگەیشتنی هاوبەشی هەردوو گەلی وڵاتەکانمان. دکتۆر کرمانج زۆربەی ئاماژەکان ئەوە نیشانەدەن کە تورکیا دەڕوا بەرەو مۆسکۆ زیاتر پشت لە ڕۆژاوا دەکا ئایا ئەم لێکدانەوەی ڕاستە بەڕای تۆ؟ ڕواڵەت دروستە کە دەبینی ئەمریکا بە تایبەتی ئەو کارانەی ئەو دوایی کردی لە مەڕئێس 400 ئەو موشکی دژی هەوایی کە لە دژی تیارەکانی فانتۆمی 35 ئەمریکای دروست بووە لە رووسیایی کڕی ئەوانە هەمووی دەکەونە قوارەی ئەو گەشە پێدانە ئابووری بازرگانیە تورکیا لەگە رووسیای هەیتی بۆ نمونە لە 2019 26 بلیۆن و 309 میلیۆن دۆلاری ئەمریکی ڕێژەی بازرگانی تورکیای بووە لەگەڵ رووسیای لە بەرامبەر ئەوە ڕێژەی زۆر کەمتر لەگەڵ ئەمریکای هەیتوە بۆ نمونە 3 بلیۆن و 854 ملیۆنی هەناردەی ئامریکایە کردیا لە وەختێک 22 بلیۆن و 454 ملیۆن لای ئامریکای بازرگانی لەگەڵ ئامریکایە کردیا ئەوە دەبینی کە لە بواری تجاری زیاتر لە رووسیایە نێزیکە منتەها ئەو جێگە استراتیژیەی رووسیا تورکیای هەیە تا ئێستا کە وای لە
ئەوروپا و ئەمریکا نەکردووە بە جورئەتتر ڕوبەڕووی ببنەوە بە تایبەتی لەوەی کە ئاماژەی پێکرا مەسلەی پەنابەرانە و مەسلەی بەرژەوەندی ئابوووریە بە تایبەتی ئەو دەرگیریەی ئەوروپا و ئەمریکا لەگەڵ ئێرانی هەیەە ئەوە بۆ خۆی هۆکارێکی دیکەیەکەوە وەکو پێویستە ئەوانە نەیانتوانیوە لەگەڵ تورکیای ئەو مامەڵە بکەن کە دەیانەوێتن لەلایەکی دیکەش بە حکمی ناسەقامگیری بەردەوامی مێژوویی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو هەیمەنەی کە بۆ دوایە وڵاتی تورکیایە ژێر ڕێبەرایەتی ئەردۆغانی لە خۆی دروست کردیا بە هیچ جۆرێک هێما بەوە ناکاتن کە ئەردۆغان لە خەمی ئەوەدایە بەرژەوەندی نێوانێکی تەندروستی هەبێتن لەگەڵ ئەوروپا و ئەمریکایە بەتەها بەرژەوەندیەکانیان ئابوووریەکانیان تیجارەتەکانیان ئەوەندە تێکەڵ بووە ئەوها بە ئاسانی ناکرێتن ناتوانن وەک دەیانەوێتن وەکو پێویستە ئەوها سنوورێک لە بۆ تورکیادا بچینە لای دکتۆر جەبار ئەگەر یارمەتیم بی دکتۆر کرمانج دکتۆر جەبار بەڕای تۆ تورکیا دەتوانێت دەستبەرداری ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا ببێتەوە نەخێر من باوەڕ ناکەم لەلایەکەوە ئەو کەرەسانەی لە نێوان تورکیا و رووسیا هیچ بەشی ئەوە ناکەن کە ببن بە هاوپەیمانێکی زۆر درێژخایەن دەتوانن بۆ شتی تەکتیکی بۆ ماوەی مەودایەکی کورت لە هەندێک هەڵوێستە هەڵوێست بن بەڵام بۆ دەمێکی درێژ باوەڕ ناکەم کۆمەڵی کێشەیە بۆ نمونە لە کێشەی نەگۆردن کەرەباغا ئەگەر رووسیا نەبووایە تورکیا ئەرمینیا هەرکوت دەدا بەڵام هەمیشە تورکیا دەزانێت کە رووسیا پشتگیری لە ئەرمینیا دەکات بۆ مانەوەی نەک بەوەی کە ئەرمینیا مەسەڵ نەگۆڕنە قەرەباغ داگیر بکە و ئیدی گوێ لە کەس نەگرێت و بە کەیفی خۆی 4000 کیلۆمەتر بکە بە 11000 کیلۆمەتر نەکشێتەوە ئەمە لایەکی تری ئەوەیە تورکیا زیاتر لە 50 ساڵە بەشێکە لە سیستەمی بەرگری ڕۆژئاوایی بەشێکە لە سیستەمی ئابووری ڕۆژئاوایی لەبەرەوە هەڵوەشانەوە و لێکردنەوە ئەمانە و بەرهەمی پیشەسازی ڕووسیش ئەوەندە بەتوانان نییە بتوانێت بربەرەکانی بەرهەمەکانی ڕۆژئاوا و ئەمریکا ئەوانە بکە تورکیا ڕەنگ بێ تەنها لەباری چەکەوە پێویستی بە رووسیا بێ وا بۆ خۆی دەستی داوەتە ئەوەیەک و خەونی ئەوە دەبینێ کە ببێتە بەرهەمێنەرێکی سەرەکی چەک لەو ناوچەیەدا ئەو ئاڵۆزیانی لە نێوان تورکیا و رووسیا هەن لە زۆر جێگە لە لیبیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریا هەڵوێستی رووسیا وەکو هاوپەیمانێکی بەردەوامی سووریا ئەمە دەمێنێتەوە هەمیشە جۆرە مەترسیەکە بەنسبەت تورکیاوە وڵاتانی قەوقاز ئەرمینیا هەمیشە خەونی ئەوە بینێ جارێکی تر ئالۆزیەکان مەسەلەن لە ڕۆژێک لە ڕۆژان دەکەتوانای ئەوەی هەبێ لەگەڵ ئازەربایجانە و لەگەڵ تورکیای هاوپەیمانە بۆ ئەمە پێموانە تورکیاوە ئەم هەوڵانەی ئەردۆگان لەم دووسێ مانگەی دواییدا باشترین بەڵگەیەک ئەو نایەوێت دەستبەرداری ئەوروپا بێ هەڕەشە گوڕەشە دەکا هەندێک وەکو دەڵێ ئالۆزیان بۆ دروست دەکا بەڵام ئەوەی بە یەکجاری دەستبەرداری بێ باوەڕ ناکەم پلانێکی وا نەلای ئەردۆگان نەلای هیچ سیاسەتمەدارێکی تورک هەبێت بەڵێ زۆر بەداخەوە دەرێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە کاتمان بۆ بەرنامەکە هیچ نەماوە هەرەوەندەم لە دەستدێ سپاسان بکەم هەردوولا بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتندا سپاس و پێزانینم هەڵبەتە سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا بە یەکگەیشتنەوەی ئایندە و بەرنامەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە بۆی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین